بمزيد من الحزن والألم نودع شخصية عراقية تركت بصماتها في تاريخ العراق الماضي والحاضر. أتقدم بهذه المناسبة للشعب العراقي أولا بالتعزية، وإلى الشعب الكردي وإلى عائلة الفقيد وإخوانه ورفاق دربه. بەداخێکی زۆرەوە ماڵ ئاوایی لە کەسایەتێکی گرنگ و گەورەی عێراق دەکەین کە جێپەنجەی لە عێراقی نوێ کۆندا هەبووە. دڵگرانی خۆم بۆ گەلی عێراق و گەلی کورد و خانەوادەی بەڕێزیان دووپات دەکەمەوە. لەگەڵ ئەوەشدا تەئکید لەوە دەکەمەوە کە بەردەوام دەبین لە ڕێباز و هەڵوێستە سیاسیەکانی بەڕێزیان، لەبەرەوەی سەرۆک مام جەلال هەمیشە هەوڵی یەکڕێزی و یەکخستنی هەموو پێکاتەکانی دەدا و بڕوای بە یەکڕێزی و پێکەوە ژیانی هەموو عێراقیەکان هەبووە. نمونەیەکی ئەو کەسایەتیانەیە کە لە پێناو داهاتوویەکی پرشنگی عێراقدا هەوڵیانداوە. مێژوێکی کۆن بە بەڕێز مام جەلالەوە دەمبەستێتەوە کە بۆ 30 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. ئەو کەسایەتی کە یەکەم جار ناسیم هەمان ئەو کەسایەتیەش بوو کاتێک کە بووە سەرۆک کۆمار. هەمیشە کەسێکی خۆشەویست بووە و هەوڵی داوە بۆ خاڵە هاوبەشەکانی نێوان لایەنەکان بدۆزێتەوە. تەنانەت لە ساتە هەستیارەکانیشدا کە عێراقی پێدا تێپەڕی هیچ کاتێک هەستم بە جیاوازی لەگەڵ بەڕێز مام جەلالدا نەکردو. هەمیشە چەترێک بووە بۆ کۆکردنەوەی پێکاتەکانی عێراق و هیوادارم هاوڕێ و هاوکارەکانی بەردەوام بن لە پەیڕەوی ڕێبازەکەی بەڕێز مام جەلال. ذاك الإنسان